ئەگەر کشەکە و لەگەڵ شۆفێرێکی چۆکۆدۆ هاوسەرگیری بکات مانای ئەوەیە هەرگیز نازانێت برسێتی چییە. ئەمە ئەو ڕستە بەربڵاوەیە کە بەردەوام لە وڵاتی دیموکراتی کۆنگۆ دەوترێتەوە. کەوا بێت چۆکۆدۆ چییە؟ بریتە لە دووچەرخەیەکی لەدا دروستکرا و داهێنانێکی ناوخۆییە. بەڵام بۆ دانیشتوانەکەی هێڵی ژیانە کە لە شەقامەتەسکەکانی شاری غۆمای کۆنگۆدا دەسوڕێنەوە. سەرڕای شێوە سەرەتایەکەی بەڵام دەتوانێت بارێکی زۆر گەورە بگوازێتەوە تا ئەوەندەی بگاتە نیوتۆن. لێرە هەزاران شۆفێری و ئامێری گواستنەوەی لە شەقامەکاندا بڵاو بوونەتەوە، هاوڵاتیان و کەلوپەلەکانیان دەگوازنەوە. پیشەکەیان لای هاوڵاتیان ڕێزێکی زۆری لێدەگیرێت. بەڕادەیەک پەیکەرێکی گەورە لە ناوەڕاستی شاردا دانراوە بۆ ڕێلێزان لە خاوەنی ئەو دووچەرخانە و بۆ ئەو کارە قورسانی ڕۆژانە ئەنجامی دەدەن. ئەو ئۆتۆمبیلە دەستکردە 2 مەتر درێژە و دەستەوانەیەکی بەرز و فراوانی هەیە کە دەتوانێت ژیانێکی شایستە و سەرچاوێکی باشی داهات بۆ شۆفێرەکە و خێزانەکانیان دابین بکات. داماسی بۆمانە کە شۆفێری چۆکۆدۆیە دەڵێت داهاتی ڕۆژانەم زیاد لە $10 بۆیە چۆکۆدۆ ژیانی ئێمەیە. داماز باز لەوە دەکات کاتێک بارێکی گەورە دەگوازنەوە 2 بۆ 3 کەس بەکاردەهێن بۆ پاڵنانی و بە داهاتەکەشی دەتوانین لە ماوەی تەنها ساڵێکدا ببین بە خاوەنی کێڵگەیەک و خانوویەک. دایکای شورۆڤەکاری سیاسی و مێژونوسی ناخۆی ئەو وڵاتە دەڵێت ئەگەر کشێک هاوسەرگیری لەگەڵ شۆفێرێکی چۆکۆدۆ بکات ئەوە هەرگیز نازانێت مانای برسێتی چییە.